بڕۆین ئیشارەتم بەرێکات حەز سڵاوتان لەبێم کاتتان باش ئێمە ئێستا لە بازگەی کەڵوانانین لە دەواازەی شاری سلێمانی دیارە بڕیارە پاش کەمێکی دیکە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر بگاتە شاری سلێمانی لێرەدا لەلایەن پارێزگاری سلێمانی لەلایەن بەرپرسانی شاری سلێمانی لە قایمقامەتی سلێمانی زانکۆی سلێمانی لە پێشوازیدان بۆ ئەوەی پێشوازی لە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر بکرێت دیارە پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە شانزەی سێ ئەم ساڵ لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کرد من ئەمەوێ لێرە ئێستا سەرۆکی زانکۆی سلێمانی لێ چەند بەرپرسێکی دیاری لێ دیارە کاک دکتۆر ڕەزا سڵاو لێبێ وتەی ئێوە بۆ کۆچی دوایی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر چییە لەم ڕۆژەدا بەداخ و پەژارێکی زۆرەوە بە ناوی هەموو مامۆستایان و خوێندکاران و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی و پرسە و سەرخۆشی خۆمان ئاڕاستی بنەماڵەکانەکەین بەڕاستی لە دەستدانی پرۆفیسۆر دکتۆر کەمال تەنها کۆستێک نەبوو بۆ بنەماڵەکان بەڵکو خەسارەتێکی گەورە بوو بۆ هەموو گەلی کورد بۆ مێژووی گەلی کورد بۆ مێژووی عێراق بەڕاستی ئەو مامۆستایەکی زانکۆی بەتوانا بوو لە هەمان کاتیژا مێژوو نووسێکی سەرکەوتوو بوو بەداخەوە بۆ ئەو کۆستە دکتۆر زانیاری لەسەر ڕێوڕسمەکە چییە ئەمڕۆ لێرەوە بەڕێ دەکرێت بەرەوکیۆ بەڕێ دەکرێت بۆ مزگەوتی ئەحمەی حاجی عالی پاشان لێەوە نوێژی لەسەرەکرێ و بەڕێەکرێ بۆ سەرقەبران و لێ بەخاگەسپێنێت زۆر سپاس دیارە ئێستا بەرپرسانی پارێزگای سلێمانی لە پێشوازی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەردان تاوەکو بگاتە شاری سلێمانی و لە دەواازەی شاری سلێمانیەوە دیارە بەڕێ دەکرێت بۆ مزگەوتی ئەحمەی حاجی عالی لە شاری سلێمانی و هاوکات لێوەدا نوێژ لەسەر تەرمەکەی دەکرێت و دواتر بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان لە شاری سلێمانی کە لەسەر وەسیەتی خۆی لەسەر داوای خۆی داوای کردووە کە لە گۆڕستانی سەیوان بەخاک بسپێرێت دیارە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر ئێوارەی دوێنیە گەشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئەمڕۆ لە شاری هەولێر کاتژمێردا دیارە مەراسیمێکی تایبەت لەلایەن سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشوازی لێکرا و بەڕێکرا بەرەو شاری سلێمانی و لە ئێستاشدا لە شاری سلێمانی دیارە پێشوازی لە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر دەکرێت دیارە پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر مێژوونووسی کورد لە تەمەنی 84 ساڵیدا لە شانزەی سێی ئەم ساڵ کۆچی دوایی کرد دکتۆر کەمال مەزهەر ئەحمەد لە ساڵی 1930 لە گوندی ئاغجەلەری سەر بە شاری کەرکووک لە دایک بووە خۆناغەکانی خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردو و لە ساڵی 1959 بەشی مێژووی لە کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا تەواو کردووە دیارە ئێستا تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر نزیک بۆتەوە و ئەوەی من ئێستا دەبینم تەرمەکەی وا خەریکە دەگاتە دەواازەی شاری سلێمانی بەڵێ دیارە ئەوە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر مێژوونووسی کورد گەشتە بازگەی کەڵوانان لە شاری سلێمانی و لێرەدا لەلایەن بەرپرسانی شاری سلێمانیەوە پێشوازی لێ دەکرێت دواتر بەڕێ دەکرێت بەرەو مزگەوت و لەوێەوە نوێژی لەسەر دەکرێت و دواتر دەبرێتە گۆڕستانی سەیوان
دیارە ئەمە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە کە لە 16 سێ ئەم ساڵ لە وڵاتی ئەڵمانیا لە شاری بۆن کۆچی دوایی کردووە. دیارە ئەوەی کە ئێستا دەیبینن بە شێوەیەکی ڕاستەخۆ بازگەی کەڵوانانە لە شاری سلێمانی. تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر گەشتە دەواازەی شاری سلێمانی و لێرەدا لەلایەن بەرپرسانی شاری سلێمانیەوە پێشوازی لێ دەکرێت و بڕیارە پاشچەند خولەکێکی دیکە بەڕێ بکرێت بەرەو مزگەوت و لەوێدا نوێژی مردوو لە سەر تەرمەکەی دەکرێت و دواتر دەگوازرێتەوە بەرەو گۆڕستانی سەیوان کە لەسەر داوای خۆی داوای کردووە لە گۆڕستانی سەیوان بە خاک بسپێرێت. أرجع ما بروح يلا ما بمشي الشركة وكيرا بروح هل سريع كبير قرن راوة توا دیارە ئەوەی ئێستا دەیبینن بەڕێکردنی تەرمی دکتۆر کەمال مەزهەر مێژوو نووسی کووردە لە بازگای کەڵوانانەوە بەڕێ دەکرێت بەرەو مزگەوتی حاجی ئەحمەد. بۆ بە خاتفاتنی ئەمە لا بە استانم بۆدانێ مەسار ئێستا بەڕێز پارێزگاری سلێمانی و بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی لەچەوانە ماوین بەڵێ ببینانی وێزگەتیبی ئەوەی ئێستا دەیبینن ڕاستەوخۆ گەیشتنەوەی تەرمی دکتۆر کەمال مەزهەر مێژوونووسی بەناوبانگی کورد بوو لەنێو ئۆتۆمبیلە ڕەشەدایە بەڵێ بینێرانی شاربەرز ئەوەی کە ئێستا دەیبینن بەڕێکردنی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر نووسەر و مێژوو نووسی کووردە پاش گەشتنی بە شاری سلێمانی لە ئێستادا بەڕێ دەکرێت بەرەو مزگەوتی ئەحمەی حاجی عالی و لەوێەوە بەرەو گۆڕستانی شەهیدان لە گردی سەیوان بە خاک دەستپێردرێت. و لە ڕۆژی 16 لەهۆی خۆشیەوە لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کرد و لەسەر وەتەی خۆشی تەرمەکی دەگەڕێتەوە بۆ شاری سلێمانی لە گردی سەیوان لە خاک دەستپێردرێت. ئێستا تەرمەکەی بەڕێ دەکرێت بەرەو لارابی کەڵوانانەوە بەڕێ دەکرێت بەرەو حاجی عەلی لەسەر دەکرێت و پاشان بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان بۆ بە خاکسات. شەوی ڕابردوو تەرمی دکتۆر کەمال لە وڵاتی ئەڵمانیاوە بەخۆی دیارە ئەوەی ئێستا دەیبینن بە شێوەیەکی ڕاستەخۆ بەڕێکردنی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە مێژوو نووسی کورد کە ئێوارەی دوێنێ لە ڕێگەی فڕۆکەیەکی تایبەت لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە گەشتە هەرێمی کوردستان و ئەمڕۆ لە شاری هەولێر مەراسیمێکی تایبەت بەڕێکرا بەرەو شاری سلێمانی و لە ئێستادا لەسەر وەسیەتی خۆی بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی شەهیدان لە گردی سەیوان لەوێدا بە خاک دەستپێرێت. دیارە پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر یەکێکە لە مێژوو نووسە بەناوبانگەکانی هەرێمی کوردستان و دەتوانیش بڵێ لەسەر ئاستی جیهان چەندین کتێبی نووسیوە، کتێبی میژووی
باشە.